بیمە ئاسوودەم خوێندن پیشەوە هەردام کوتا بیمە ئاسوودەم خوێندن پیشەوە هەردام لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرسێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرسێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە سڵاو ئازیزان هاتمۆ لاتان بە بابەتێکی تر ئەویش هۆنراوەیەکە ئێستاش با بیخوێنینەوە بەڵام پێش ئەوەی بیخوێنینەوە با لاپەڕەکەتان پێ بڵێم لاپەڕە 73 بکەنەوە هۆنراوەی مین شتێکیشم بۆ هێناون لە شێوەی مینە مین بۆ خۆی چییە؟ بۆ خۆی تەقەمەنیەکی ترسێنەر و تۆقێنەرە زیان بەخشە زیانی هەیە بۆمان با بزانین بەپێی خوێندنەوەکە ئەگەر بیخوێنینەوە با بزانین چۆنە شەعرەکە هۆنراوەکە دەخوێنینەوە لەگەڵم بن تکایە کتێبەکانتان بکەنەوە قوتابیە گوڵەکانم ئای کەمین ڕەزا قورسە زۆر بەسام و بەترسە ڕقی لە من و لە تۆیە دوژمنی هەموو مرۆیە بۆ ئێمە وەک تەڵەیە دەستکاریکەی هەڵەیە بە هەڤاڵانت بێژە هەر شوێنێ کەمین ڕێژە با نەچن بۆ ئەو جێیە کەمینی بەدخۆی لێیە نەک بتەقێ و بتکوژێ خوێنی پاکت بڕێژێ هەزار نەفرەتی لێبێ جا لە هەر شوێن و جێبێ ئەو بابەتەمان گوڵەکان باز لە مین دەکا ئەوە هۆنراوەیەکە دەبێت لەبەریکەن لەبەرکردنەکەتان بابەتێ گەیشتنەوە بێت دەتوانن ئاوازێکیشی بدەنێ بە ئاوازەوە جوانتر دێتە بەرتان شتێکی ئاوام بۆ هێناون ئەوە لە شێوە مینە ئەگەر بێت و ئەوە داگرین تەقەیەکیشی لێ دێ دەنگێکی لێوە دێ دواتر دەتەقێتەوە با بزانین لێرەدا ئەو شەعرە کێ نووسیویەتی محەممەد داریاس کەواتە ناوی شاعیرەکەش لەبەر دەکەن شاعیر محەممەد داریاس بەڵێ بخۆی مین چیە؟ مین تەقەمەنیەکی ترسێنەر و تۆقێنەرە یاخۆت بڵێن مەترسیدارە وەک بۆمبێکە دەتەقێتەوە و هەروەها ئەو ناوچانەی کە بە مین چێنراون مین ڕێژ کراون مینیا لێ چێنراوە کۆمەڵێک نیشانەی هەیە نیشانەکان چوارگۆشەی سوور سێگۆشەی سوور ئاڵای سوور ئاڵایە کراوە و بڵێ ڕسمی سەرەزەلامێکی لێکراوە عینەن سێگۆشەی سوور و ئەوەکانی کەش و هەروەها کەڵەکە بەردیش کۆمەڵێک بەرد لەسەر یەک دانراون کۆمەڵێک بەرد لەسەر یەک دانراون کەڵەکە بەردەواتە ئەو شوێنانە ئاگادار بن ئەگەر ئاڵایە بکەی بەو شێوەیە لەگەڵ کەڵەکە بەرد ئەو کەڵەکە بەردە و هەروەها سێگۆشەی سوور سێگۆشەی سوور و هەروەها چوارگۆشەشمان هەیە ئەویش بەو شێوەیە شتێکی لێکراوە و ڕسمی سەرەزەلامێکە لەو شوێنانەی کە ئەو نیشانانەی لێ بێت کەواتە ئەوە مینی لێیە و ئاگادار بە نزیک نەکەویتەوە بەڵێ بەپێی ئەوە ئامۆژگاریمان دەکات ئەو هۆنراوەیە ئامۆژگاری تێدایە پێمان دەڵێت چی لێرەدا دەڵێ بانەچن بۆ ئەو جێیە کە مینی بەدخول لێیە لێرەدا تەماشای بکە بانەچن بۆ ئەو جێیە کە مینی بەدخۆی لێیە نابێ نزیکی ئەو شوێنانە بکەوی کە چی لێیە کە ئەو مینەی لێیە ئەها کەڵەکە بەرد و ئاڵا و ئەو شتانەش کرا ئەو نیشانانە ئەها تەماشایکەین سێگۆشەی سوورەکە ئەو تا لێرەدا هەیە لەوانەیە ئاڵایەکەی تێدا نەبێت زۆر تەبیعی ئەوانی کە تێداین بخۆمان ئەوەی وێنەکەشم بۆ دروستکردن بەو شێوەیە بهێنە پێشتاوی خۆتان چیرۆکێکیش هەیە لەسەر مین ئەگەر سەیری وێنەکە بکەن
جوان جوان ئێستا بۆتان باز دەکەم چیرۆکەکە چییە؟ ئازاد و نەوزاد دوو کوڕ دەبن ماڵیان لەسەر سنوور دەبێت لەسەر حدود دەبێت ئەو شوێنە زۆر بەخست و چڕی من ڕێژ کراوە ئەوانیش زۆر حەزیان لە یاری دەبێت ڕۆژێکیان لە دەرەوەی گوندەکەیان دەیانەوێت بچنە باخچەیەک بخۆیان یاری بکەن بەدەم گەمە و یاریکردن و وەرزشەوە شتێکی خڕی پلاستیک لە شێوەی ئەمە دەبینن بەڵام زۆر سەرنجڕاکێشە ڕەنگاوڕەنگ کراوە کەشتەکە دەبینن دیقەتی لێ دەدەن خەریکە دەستی بکەنێ بەڵام چ دەکەن جارە دەستی لێ نادەن ئامۆژگاری مامۆستاکەیان دێتەوە بیر مامۆستا پێی گوتبوون هەر شتێک لێ دڵنیا نەبن نابێ دەستکاری بکەن تاوەکو نەزانن سەلامەتە کە ئامۆژگاری مامۆستاکەیان دێتەوە بیر دەچنەوە ماڵێ بە دایک و باوکیان دەڵێن دایە بابە شتێکی ئاوامان دیتووە لەو شوێنە ئەوانیش دەچن خەڵکی گوندەکە ئاگادار دەکەنەوە دواتر مامۆستاش ئاگادار دەکەنەوە کاتێ دەچن سەیری دەکەن سەیری ئەو شتا خڕە پلاستیکیە دەکەن کە مامۆستاکە ئاگادار دەکرێتەوە ئەویش بنکەی پۆلیس ئاگادار دەکاتەوە بنکەی پۆلیسیش لیژنەی تایبەت دەنێرێ پسپۆڕی ئەو بابەتە ئەوەی لەو شتانە دەکۆڵێتەوە کە لێ دەکۆڵنەوە دەبینن ئەوە چییە؟ ئەوە مینە مین چییە؟ مینە دوای ئەوەی کە دەزانن مینە دەچن پوچەڵی دەکەنەوە و دواتریش ئازاد و نەوزاد زۆر سوپاسی مامۆستا دەکەن کە ئامۆژگاریەکەی کردبوون تا شتێک هین نەبێت لێ دڵنیا نەبن دەستکاری نەکەن کەواتە گوڵەکانم ئێوە ژوابن کە شتێکتاندی یەکسەر هەڵی مەگرنەوە جوان جوان سەیری بکەن بزانن چییە ئەگەر هەر نەتانتوانی لێ دڵنیا نەبوون چییە لە خۆتان گەورەتر ئاگادارکەنەوە گوڵەکانم لە ماڵەوە ئەو بابەتە جوان دەنووسنەوە بە شێوەی ئاواز ئەم بۆ خۆم لە پۆلێ زۆر زار بە شێوەی ئاواز بۆ تەلەبەکان واروەها جار هەیە هەمومان بەیەکەوە ئەو هۆنراوەیە دەڵێینەوە زۆر زۆر خۆشتر دەبێت خۆی هۆنراوە کە بە ئاواز بوترێ زیاتر لە بیرشت دەمێنێ بە تێگەیشتنەوەش لێرەدا ئەو منداڵەکە باز دەکات دەڵێ ئای کەمی ڕەزا قورسە ڕەزای قورسە بە سام و بە ترسە ترسی هەیە ڕقی لە من و لە تۆیە بۆ ڕقی لە من و لە تۆیە دوژمنمانە دەیە بمان کوژێ دژمنی هەمومانە هەموو مرۆیە بۆ ئێمە وەک تەڵەیە وەکو تەڵەیەک وایە چۆن ها تەڵەی مشک و تەڵەی نازانم ئەو لە ئەولادادنەی ئەو تەڵانەتان دیتووە لە بەرچاوی خۆتان وەکو تەڵەیەک وایە ئەگەر دەستکاری بکەی بێگومان هەڵەیە بە هەواڵان دەبێژە بە هاوڕێکانت بڵێ هەر شوێنێک کە مینی لێیە بە مین ڕێژ کراوە بە مین چێنراوە مینی لێ چێنراوە کۆمەڵێک نیشانەش کراوە دەبێتەوە چیان پێ بڵێ هاوڕێکانت ئامۆژگاری بکەی با نەچن بۆ ئەو جێیە کە مینی بەدخۆی لێیە کە ئەو مینەی لێیە مینی بەدخۆیە بەدڕەوشتە لێرەدا دەڵێ نەک بتەقی و بتکوژێ نەوەک بتەقێ بۆیە نابێت دەستکاری بکەی خوێنی پاک ئێوە وەکو پەپولەوان بۆ خوێنە پاکەتان بڕژێ هەزار نەفرەتی لێبێ نەفرەتی خوای لێبێ جا لە هەر شوێن و جێبێ ئینشاءڵڵا هیچمان تووشی ئەو شتە نابین لێرەدا واتای وشەکان هەیە بەڵێ واتای وشەکان سیرکەن دوایەوەی کە نووسیتانە و لەبەرتان کرد واتای وشەکانیش دەتوانن لەبەرکردنە ئەویش هەر بە تێگەیشتن بخوێنەوە بەسام تۆ قێنەر بەڵێ ڕق کینە مرۆڤ ئینسان تەڵا داو بۆسە ببێژە پێیان بڵێ بەدخوو بەدڕەوشت خراپەکار نەفرەت لەعنەت بەڵێ ئەگەر بینە سەر ژیاننامێکی کورتی محەممەد داریاس کە ئەو شعرەی نووسیوە محەممەد داریاس ئەوەش جوان دەخوێنەوە ساڵەکەی لێبەردەکەن لە شارێ لەدایک بووە شارەکەش لەبەردەکەن محەممەد داریاس لە ساڵی 1952 لە شاری کۆیا هاتۆتە دنیاوە تا ئێستا چەندین نامیلکەی بە چاپ گەیاندووە بەرهەمەکانی بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بڵاو دەکاتەوە ئێستا مامۆستایە لە شاری کۆیا کەواتە ئەوە لە ژیاندا ماوە ساڵی کۆچیەکەی نییە لە ژیاندا ماوە لە شاری کۆیەش حالیەن مامۆستایە
بەڵێ ساڵەکەی کوتم لەبەر دەکەن و هەروەها شارەکەش لە شارەکات نامیلکەکانیش هەر بزانن کە چەندین نامیلکەی هەبووە بڵێن ئەو نامیلکانە کۆمەڵێک شعری تێدا بڵاو کردێتەوە یەکێ لەو شعرانی پێشکەشی ئێوەی خۆشەویست کردووە. بەڵێ وەرنە سەر ڕاهێنان گوڵەکانم پاش ئەوەی کە نووسیتانەوە و جوان خوێنتانەوە و لەبەرتان کرد ئینجا دێنە سەر ڕاهێنانەکان. ڕاهێنانەکان شیکار دەکەین تکە لەگەڵم بن. ڕاهێنانەکان لاپەڕا 75 کەنەوە. ئەو بۆشاییە لەسەر چییە؟ ئەو بۆشاییە هەر لەسەر هۆنراوەکەیە. دەبێت تۆ تەواویکەی بە وشەیەک تەواویکەی یاخود زیاتر. ئێستا ئێوەش فەرمون قەڵەمەکانتان بەدەست بگرن لەگەڵ من دەست پێ بکەن. بەڵێ ئەم بۆشانەی خوارەوە بە وشەی گونجاو پڕکەرەوە. یەک ڕاهێنانیشە ئەوکەی تر چالاکیە. ڕقی لە بۆشایی و لە بۆشاییە. ڕقی لە چییە؟ بە پێی شعرەکە گەر ببیر خۆمانی بێنینەوە دەیگوت چی؟ ڕقی لە من و لە تۆیە. دوو بۆ ئێمە وەک چییە؟ وەک تەڵەیە. دوژمنی چییە؟ کوتمان دەیگوت دوژمنی چیە لە هۆنراوەکە؟ دوژمنی هەموو مرۆیە واتە هەموو مرۆڤایەتی. هەمومان دوژمنی هەمومانەواتە. با نەچن بۆ ئەو جێیە کە چی لێیە؟ کەمینی بەدخۆی لێیە. بەڵێ گوڵەکانم ئەوە جوان دەنووسنەوە لە تیانوسەکانتان واتە دەفتەرەکانتان بە شێوەیەکی ڕێکوپێک کە تۆ هۆنراوەکەت لەبەر بێ لێرە هیچ گرفتێکت نابێ. یەکسەر وەڵامی پرسیارەکە بە جوانی دەدەیەوە. شعرێکی زۆر ئاسان و خۆش ئەگەر کوتم ئاوازێکیشی بدەنێ زۆر خۆشتر دەبێت. ئێستا بینە سەر چالاکیەکە. گوڵەکانم ئەوە دەسڕمەوە بینوسن جوان بۆی بینە سەر چالاکیەکە. بابزین چالاکیەکە داوای چما لێ دەکات؟ بەڵێ چالاکیەکە دەڵێ مین چییە؟ ئەوەی کە بۆم باسکردن پێشەکیەکەم بۆ باسکردن وەکو شتێکیشم هێنابوو لە شێوەی مین چییە؟ ئەوە چییە؟ دەنگێکیشی هەیە؟ بڵێ مین چییە؟ بابزانین مین چییە؟ ئەگەر وەڵامی ئەو پرسیارە پێش ئەوەی من بیدەمەوە بزانم لە بیرتان ماوە بیڵێنەوە لەبەر خۆتانەوە بیڵێنەوە. دەیبزانم چێ دەزانێت؟ زانم چێ زیرەکە؟ دڵنیام زۆربەتان یاخود هەمووتان وەڵامەکەی دەزانن چکە پێشەکیەکتان لەسەر بیستووە. مین تەقەمەنیەکی تۆقەێنەر و ترسناک و مەترسیدارە. تەقەمەنیە کەواتە بۆمان دەرکەوت مین چیە؟ تەقەمەنیە یاخود بۆمبێکە. تەقەمەنیەکی تۆقەێنەرە دەمان تۆقەێنەوە ترسناکە سامی هەیە. مەترسیداریشە مەترسی بۆمان هەیە. ئەگەری مردن و یاخود کەم ئەندامبوونی لێ دەکەوێتەوە. بەڵێ بۆچی ڕقت لە مینە؟ بۆ تۆ ڕقت لەو مینەیە؟ لەبەر ئەوەی زیان بەخشە. چونکە زیان بەخشە. بەڵێ ئێستا زانیمان مین چییە؟ تەقەمەنیەکی تۆقەێنەر و ترسناکە. گوڵەکانم لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش. هیوادارم سوودێکی چاکتان لێ وەرگر بێ زانیاریتان لەسەر ئەو بابەتە وەرگرتە بێ وەک ئەوەی کە شەشم پیشاندان بزانن مین چییە بێتە پێش چاوتان ئەوانەی کە نەیاندیوە. بە هیوای سوود گوڵەکانم تاڵقەیەکی تر خواتان لەگەڵ. قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم. قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم. لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفی دێنم. لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفی دێنم. ئێمە جوست و چالاکین پێشەنگی